الله صلى الله تعالى عليه وسلم: ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان خوشويستانم كتابي أذكاري إمام النووي يكي لكتاب زور نایابەکان لە خزمەتی بوون چەند دەرسێک دیارە ئیمام لە هەستانی ئینسانە و لە خەوتنی ئینسانەوە بۆ هەستانی ئینسان دواتر بۆ گۆڕینی جلوبەرگەکانی بۆ دەستنوێژگرتن و دیکرەکانی دەستنوێژ و جوابدانەوەی بانگ و گەیشتن بەناو مزگەوت و دوای پێشنوێژی بەیانچە ذیکرێ بخوێنێ و ئەمانەمان هەموو باس کردووە. ئەفەرمێ ئێستا ما يقول إذا انتهى إلى الصف کاتێک کە گەیشتە سەفێک هات بۆ نوێژ کە گەیشتە ناو سەفەکە چی بڵێ؟ ئەم ذیکرەی هێناوە کە ئەفەرمێ پیاوێک لە خزمەت پێغەمبەریانە صلی الله عليه وآله وسلم سعدی کوڕی ئەبی وەقاص ئەفەرمێ طبعا سعدی کوڕی ئەبی وەقاص خاڵی پێغەمبەریانە صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ پیاوێک هەتا گەیشتە لای سەفەکە واتە گەیشتە ڕیزی خۆی بۆ وەستان لەویا وتی اللهم آتني أفضل مما تؤتي عبادك الصالحين خوای گیان زۆر زیاتر لەوەی کە بەخشیوتە بە عەبدە ساڵحەکانی خۆت ببەخشە بە من. ئەڵێ پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم دوای ئەوەی لە نوێژ بووە فەرمووی کێ بوو ئەو قسەی کرد کە کاتێک گەیشتە لای سەفەکە ئەو ذیکرەی خوێن ئەو دوعای خوێن. ئەفەرمێ پیاوەکە سعد ئەفەرمێ پیاوەکە ساوتی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم من فەرمووی إذن يعقر جوادك وتستشهد في سبيل الله تعالى. أشكال بمنصوبي بخيانته إذن تعقر جوادك كوابو ولاخكات أسبكات سر أبره عقر أبيت أما يك دو خوش الشهيد بي لبينا يخويا جل جلاله واتا شتێک داوا کرد وتی خوای گیان شتێکم بدەیتێ لە عەبدە ساڵحەکان کە لە سەفی نوێژا وەستاون گەورەتر لەوە گەورەتر تەنها جیهادە لە پێناوی خوایە بە جیهادێکیش کەوا خۆت شەهید بی ماڵەکەش هەمووی لە دەست بدەی لە پێناوی خوایە جەل جەلاله. یعنی جەوادەکەت وڵاخەکەت ئاژەڵەکەت ئەو بفەوتی و خۆش شەهید بی لە پێناوی خوایە جەل جەلاله مەگەر ئەو کەسە بەم ذیکرە بگاتەوە کە خوێندێ. بۆیە سنة وهاي إنسان أم ذكرى كاتيك جيشت ناو صفك باولين وستا اللهم آتني أفضل مما تؤتى عبادك الصالحين. خواجان شتيكم بيو عطاكي زور لو قورترو باشتر كبا عبد الصالح كان خوتي عطاك أم ذكريك زور قوري إنسان فراموشينك وبيخن کاتی ئینسان ویستی هەڵسێتەوە بۆ نوێژ پێش ئەوەی هەڵسێتەوە مەسەلەن ئەوە دانیشتوون هێشتا کاتی قامەت نەهاتووە چ ذیکرێ ئینسان بخوێنێ؟ طبعا ئەگەر بەبیرتان بێت چەند ساڵێک لەمەوە پێش ساڵانێک لەمەوە پێش ئەو لە مزگەوتەکانە کۆمەڵی ئەذکار ئەکرا پێش نوێژەکان دەجار لا إله إلا الله و دەجار ئەستەغفر الله و دەجار سبحان الله و دەجار الحمد لله و ئەم ذیکرانە ئەخوێنران. اینجا دوای خەڵکێکە هەڵئەسا ئەم ذیکرانە فەرمایشتێکی لەسەر ئەگەرچی فەرمایشتەکە دەرەجەی ضعفی تایە بەڵام وەکو عەرز بکردن ئیمامی نەووی لە ئەوەڵەوە بەحسی کرد کە لە فەضائیلی ئەعمالە ئەو شتانەی کەوا فەرمایشتی ضعیفیشی لەسەر بێ مادام مخالفی نصوصی قەیم نەبێ دروستە ئینسان عەمەلی پێ بکە. ئەمەش فەرمایشتێکی ضعیفی لەسەرە. ئەفەرمێ ئوم ڕافع ئەگەڕێتەوە پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم ئوم ڕافع چوە خزمەتی فەرمووی دلني على عمل يأجرني الله عز وجل عليه. شتێکم پێ بڵێ کە خوای گەورە زۆر ئەجرم بداتەوە لەسەری. پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم فەرمووی یا ئوم ڕافع ئەی ئوم ڕافع ئەمانە بڵێ إذا قمت إلى الصلاة فسبح الله تعالى 10 ویستێ هەڵسی بچی بۆ نوێژەکەت سبحان الله دەجار بکە وهلليه 10 دەجار لا إله إلا الله بکە واحمديه 10 دەجار الحمد لله بکە وكبريه 10 دجر الله أكبر بك واستغفريه 10 إن جل أخيري شو دجر أستغفر الله بك واتا ذكر كاني سبحان الله الحمد لله لا إله إلا الله الله أكبر أكيد بينجم دانيان أستغفر الله أكيد ددا واتا ما بنجا أفرمي
كاتێک کە ئەمانەت خوێن لە یەکەمیانە کاتێک کە سبحان الله و کرد خۆ ئەفەرمێ ئەمە بۆ منە عەبدەکە خوێندی، کە لا إله إلا الله و کرد خواگیان ئەفەرمێ ئەمە بۆ منی خوێن عەبدەکە، الحەمدولله و کرد ئەفەرمێ بۆ منی خوێن، الله ئەکبەر کرد ئەڵێ بۆ منی خوێن، کاتێک کە وتە ئەستەغفر الله دەجار ئەفەرمێ خواگیان وإذا استغفرتی قال قد فعلت و خواگیان ئەفەرمێ ئەوە لێت بورام و عەفوم کردی. ئەم فەرمایشتەیە کەو بە حجە و دەلیلێک لەسەر ئەوەی کە خەڵک ئەو ذیکران ئەخوێن ئێستا فەرامۆش کراوە ذیکرەکە، ئەگەر چی فەرمایشتەکەشی ضعفێکی تیابێ بەڵام ئەکرێ ئینسان ئەم سنەتە زیندوو بکاتەوە و جێبەجێ بکە، وەکو عەرزم کردن سنەتەکان لە فەضائیلی ئەعمالە ثابت ئەبن بە حەدیث ضعیفیش مادام مخالفی دەقانێکی لە خۆیان بەهێزتر نەبن و حەدیثەکە ضعیف جدا نەبن. ئەی کاتێکەوە ئیقامە ئەکرێ قەد قامت الصلاة قەد قامت الصلاة، کاتێک کە ئەبینی کەسێک هەڵەسی ئیقامەی نوێژەکە ئەو قامەتەکە تۆ چ دوعایە بخوێنی؟ إمام الشافعي لكتاب أمة بإسناد خوي هنا حديث مرسلة في غمريان صلى الله عليه وآله وسلم فرميتي اطلبوا استجابة الدعاء عند التقاء الجيوش وإقامة الصلاة. هول بدأ مزان لكوان دعاء كانت جيرا أبي بقرن بدو أو شوينانا دو شوين كاتيك جيش مسلمان وجيش كافر أقاب بيك ألو شوينا دعاء جيرا أبي دو كاتيك قامتك ريبون نج ألو كاتا دعاء جيرا أبي إنسان كدعاء يبي لو كاتا بيخوين. للروايات تراهات وكلكاتي باران بارينا كاتي نزول غيثة ألو كاتشا دعاء إنسان جيرابي وتسيكات كاتي كوا جيش كان برنجاريك أو سنو جيش مسلمان وكافر كاتي إقامين نجري كاتي نزول غيث. إنسان كاتي كتشونا نوجوا شو دعاء بخوينا وتشيبكا طبعا يتليروا إمام دس بأكاب بتشونا نوج بالتفصيل باسي نوج باسي الله أكبر تحرم باسي الله أكبر باولين دابسني نوج نيتك شون بهني دعاء توجه شون أخواني يعني دس أكابو ذكراني كوالنا نوجا وهتيما يسا لإقامين نوجش بوينو أو وستاوين بوين نوجا كان من دس بيبقى انت اللي استوى إمام دس أكاب باسي نوجا كانوا بتفصيل أشتنا أو بابتوا دواما لذاتي باشي پروردگار علين خواهي جان يما يقولنا هباري خجالت بار همو جاري لخزمت ام كتابا نايبانا كبا پنجي زانياني كي زور قوري بي قناه نسراوا لخزمت يانا اوستين لخزمت ام فرمايشتاني بيغمريانا صلى الله عليه وآله وسلم اوستين كذهن ضلي اصحاب بيوي مشغول هو تاوكو قياندوانا بإيما خواه بركتي ام كتابو ام فرمايشتانا دلمان منوركا مالا كان من منوركا قورا كان من منوركا شار ولات ونشتمال من آودان منوركا يا ربي خواه جهان وبركتي ام كتابا داو اللي اكين حرمت من لم دنيا زيادك حرمت من لبردم خوتها زيادك يا أكرم الأكرمين أم كلماتنا من لقبولك وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين.